لەناو تەقوتۆقی دەوری کۆشک شاژنە نەفیسە هاتە دەرەوە و قورئانێکی لە سەرسەری دانابوو. هاواری لە ئەفسەر و سەربازەکان کرد ئەم قورئانەم کرد بە گشتاندا کە سوکارەکەم مەکوژن، ئێمە هیچمان ناوێت، هەمووی بۆ خۆتان. ئەمە لە دیارترین دیمەنەکانی ڕۆژی کودەتا دیارەکەی عێراق بوو لە 14 تەمووزی ساڵی 1958. بەرەبەیانی ڕۆژی 11 تەمووزی 1958 و 3 ڕۆژ بەر لە جێبەجێکردنی کودەتاکە دەستەی سەرپەرشتی کودەتا کۆبوونەوە. لە کۆبوونەوەکە هەریەک لە عەمید عەبدولکەریم قاسم، عەقید عەبدولسەلام عارف، عەقید عەبدوللەتیف دەراجی و ڕەشید موتڵق ئامادە بوون. قسە و گفتوگۆ لەسەر ئەوە بوو چارەنووسی خێزانی پادشایەتی چی بەسەر دێت. لەو کۆبوونەوەیە بڕیاردرا ئەمیر عەبدولئیلاه عەلی و نووری سەعید دەستگیر بکرێن و ڕوبەڕووی دادگا بکرێنەوە، ئەگەر بەرگریشیان کرد بکوژرێن، بەڵام لەسەر چارەنووسی شا فەیسەڵی دووەم نەسازان. وەکەوەی بڕیاردرا بوو لە تاریک و ڕوونی ڕۆژی 14 تەمووز لیوای 20 سوپا بە سەرپەرشتی عەبدولسەلام عارف چوونە ناو بەغدا. کودەتاچیەکان بۆ 3 دەستە دابەش بوون، تیمێک چوونە ڕادیۆ و تەلەڤیزیۆن، هەر لەوێ عەبدولسەلام عارف بەیانی کودەتاچیەکانی خوێندەوە. إن شعبنا الباسل، إن شعبنا المجاهد يصبو ويرنو إلى هذا. تیمێک بۆ ماڵی نووری پاشای سەرۆکوەزیران و تیمێکیش ڕوویان لە کۆشکی ڕێحاب کرد کە کۆشکی پادشایەتی بوو. لە نزیک کاتژمێر پێنجی بەیانی دەنگێکی زۆری تەقال لە دەوری کۆشکی پادشایەتی بیسترا و دوایەوەش بە تۆپ هاوێش بۆردومانی کۆشک کرا. نەقیب عەبدولستار عوبوسی سەرپەرشتیاری ئەو دەستەیی دەکرد کە کۆشکی ڕێحابیان گەمارۆدا بوو. پاشماوەیەک کەسێک لە کۆشک هاتە دەرەوە و پەیامی گەمارۆدراوانی گەیاند. پادشای عێراق و خێزانی پادشایەتی خۆیان دەدەن بەدەستەوە بەو مەرجەی سەلامەت بن. نەقیب عەبدولستار و هێرشبەرەکان بەو داوایە ڕازی بوون. کاتژمێر 8 بەیانی شاژنە نەفیسەی دایکی شازادە عەبدولئیلاه بە قورئانەکەی سەرسەریەوە هاتە دەرەوە. کودەتاچیەکان سوێندیان بۆ خوارد کە هیچیان لێ ناکەن. دوای ئەوەش شا فەیسەڵی دووەم و شازادە عەبدولئیلاه و شازادە عەبدیەی خوشکی و شازادە هیامی خێزانی یەک بە دوای یەک هاتنە دەرەوە. چەند هەنگاوێک ڕێیان کرد لەپڕ نەقیب عەبدولستار عوبوسی هەموویانیدایە بەردەست ڕێژی گولە و هەر لەوێدا کوژران. جگە لە شازادە هیام کە بریندار بوو. لە کاتی کودەتاکە حیزبی شوعی خەڵکی بەغدای تەیار و ئامادە کرده بوو بۆ خۆپیشاندان. بە هەزاران کەس ڕژانە سەر شەقامەکان و پشتیوانی کودەتاچیەکانیان دەکرد. دەرمی شازادە عەبدولئیلاه برایە ناو خەڵک و بە هۆتێلێکی بەناوبانگدا هەڵواسرا. دواتر چەند پارچەیەک لە تەرمەکەی کرایەوە. ڕۆژی 14 تەمووزی 1958 لەسەر دەستی ئەفسەرە ئازادی خوازەکان بە یەکجاری کۆتایی بە حکمی پادشایەتی هێنرا لە عێراق و سیستەمەکە گۆڕا بۆ کۆماری. حتى جاءت الثورة العراقية الظافرة المظفرة، ثورة 14 تموز الخالد، التي أعطت الحد الفاصل بين الحق وبين الباطل. هەرچەندە ئەو سەردەما خەڵکی ئاهەنگیان دەگێڕا بۆ ئەم گۆڕانکاریە، بەڵام دواتر کۆمەڵکوژەکەی کۆشکی ڕێحاب وەک ڕووداوێکی ڕەش لە مێژوو عێراقدا نووسرایەوە. ئەوانەی شایەت حاڵی ئەو ڕۆژگارە بوون دەڵێن لەو کاتەوە تا ئێستا عێراق خێر و خۆشی لە خۆی نەبینیوە.